سلااو ئەزیزانی من لە کەناڵی ئاسۆی زانکۆ من سروود خورشید لەگەڵتانین بۆ باسکردنی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 تاوەکو بزانین بە زانکۆ لاین و پارالێل و ئێواران پارێزگا و گشتی لە چ ئاستێکایە. لە دەرەژەی ڤیدۆکانیشمان سەبارەت بە زانکۆی زاخۆی دەلال باسی کۆتابەش بۆ ئەوێ خۆشەویستەکەین کە ئەویش بریتیە لە کۆلێژی کارجێڕی و ئابووری. با بزانین بەشەکانی کۆلێژی کارجێڕی و ئابووری چین، کەمترین کۆنمرەکانی چۆنن، پارێزگا و گشتێکە لە چ ئاستێکایە و تاوەکو سوودی لە ببینین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 کە ئامادەکاری بۆ ئەکەین و ئینشاڵڵا هەموو قوتابیان و خوێندکارانیش ئەتوانن کۆنمرەی بەرز بەدەست بێنن و ئاواتەکانیان بەدی بێنن. یەکەم بەشمان لە کۆلێژی کارجێڕی و ئابووری لە زانکۆی زاخۆ بریتیە لە زانستی ئابووری کە لە خەکانی زانستی و وێژەی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 66.1 و گشتێکەی 68.8، پارالێلی پارێزگا 58.7 و گشتێکەی 62.7، بەشی زانستی دارایی و بانکی 65.477 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەشی بە هەمان کۆنمرە، پارالێلی پارێزگا 6.165 و گشتێکەشی 65.165، بەشی زانستی کارجێڕی کار کە لە خەکانی زانستی وێژەی وەرەگرێت 64.7 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 74.7، پارالێلی پارێزگا 59.959 و گشتێکەی 64.493. بەڕێزان خۆشەویستان قوتابیان خوێندکارانی ئەزیز، ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کۆتابەش یاخود کۆتا کۆلێژی زانکۆی زاخۆی دەلال کە کۆلێژی کارجێڕی و ئابووری بوو. ئەو کۆنمرانی بۆمان باسکردن بە هیوای ئەوەی بتوانن سوودی لێ بێنن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بۆ ساڵی خوێندنی 2022-2023 ببورن 2023-2024 بە هیوای ئەوەی بتوانن پڕکردنەوەیەکی ورد پخت سوودبەخش کە نزیک بێت لە ئاواتەکانتان کۆنمرەکانتان. بە هیوای سەرکەوتنتان ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانتان خۆشەویستانتان ئاگادار بکەنەوە کە کەناڵی ئاسۆی زانکۆ لە یوتیوب و ئینستاگرام لە خزمەتی ئەوەی خۆشەویستە و بۆ وەڵامی پرسیارەکانتان ئامادەین جوانترین و پوخترین ڕوونکردنەوە بە ئەوەی خۆشەویست بدەین. هیوامان سەرکەوتنتانە.